سڵاتان لێ بەڕێزان، من ئوسام ئەحمەدم. ئەمڕۆ لەگەڵتانم لە پێداچوونەوە و شیکردنەوەی وەرزی یەکەمی زنجیرەی کەرست یاخود نەفرەت لێکراو. زنجیرەی کەرست یاخود نەفرەت لێکراو زنجیرەیەکی تایبەت بە تۆڕی نێتفلێکسە کە بەم دواییانە پەخشکرا. زنجیرەکە زنجیرەیەکی فانتازیە، باس لە کچێک دەکات بە ناوی نیموەی. ئەو کچە هێزێکی هەیە کە دەتوانێت شمشێرێک هەڵبگرێت و بەکاری بێنێت کە شمشێرەکە پێشتر تەنها بۆ پاشاکان و بۆ پیاوەکان دانراوە، بەڵام ئەم جارە بۆ یەکەم جار کچێک دەتوانێت و هێزی ئەوەی هەیە کە ئەو شمشێرە بەکاربێنێت. لە بەرامبەردا کچەکە جۆرێکە لە نامۆکان یاخود ئەو کەسانێک کە توانای جیاوازیان هەیە لە مرۆڤی ئاسایی. ئەمانە چەند جۆرە نەتەوەیەکن کە لە سەردەمی ڕۆمای کۆن لە ئینگلیز یاخود لە ئینگلتەرا ژیاون. لە بەرامبەردا ئیمپراتۆریەتی ڕۆم کە ئیمپراتۆریەتێکی مەسیحیە جیان دەوەستێتەوە و پێی وایە کە لە ناوبردنی ئەوانە پاکردنەوەیانە لەبەر ئەوەی خوا لەگەڵ ئەوانە نییە کە هەبن. هەر بۆ ئێشە سوپایەک لە پیاوانی ئاینی دەنێرێت کە دژیان بوەستێتەوە و لە ناویان بات. لە بەرامبەریشدا کەسایەتیشتر هەیە کە پێی دەڵێن مێرلین. ئەو کەسایەتیش پێشتر کاری لەگەڵ پاشا ئینگلتەرادا کردووە، بەڵام لە هەمان کاتدا هاوکار و یارمەتیدەری ئەو جۆرە کەسانەشە کە کەسانی نامۆن پێیان دەگوترێ فەی. طبعاً ئەو کەسایەتی کە ڕۆلی مێرلین دەجێڕێت بریتە لە فلۆکی لە زنجیرەی ڤایکینگەکان. لێرەش وەکو زنجیرەی ڤایکینگەکان دژی مەسیحیەکانە و ڕقی لە مەسیحیەت دەبێتەوە. هەرچەندە نیموێ نایەوێت کە قەدەری خۆی قبول بکات و پێی وایە کە ئەو کەسێکی ئاساییە یاخود لە ناو نامۆکان ئەو کەسێکی ئاساییە، بەڵام دواتر بۆمان بەدەر دەکەوێت کاتێک شمشێرەکە هەڵدەگرێت دەتوانێت چەند پیاوێکی ئاینی کە دژ بەوان وەستاون لە ناو بات. بۆیشە بۆی بەدەر دەکەوێت کە ئەو دەتوانێت بەرگری لە فەیەکان بکات، هەر بۆیشە دەبێت بە شاژنی ئەوان. زیاتر باس لە چیرۆکی زنجیرەکە ناکەم و یەکسەر دەینە سەر خاڵە لاواز و بەهێزەکانی زنجیرەکە. سەرەتا با لە خاڵە لاوازەکان دەست پێ بکەین، لەبەر ئەوەی خاڵ لاوازەکان بە دڵنیاییەوە بەڕای خۆم زۆر زیاتر بوون لە خاڵە بەهێزەکان. یەکەم خاڵی هەر لاواز و سەرەکی لە زنجیرەکە ئەویش چیرۆکەکەیە. چیرۆکی زنجیرەکە چیرۆکێکی زۆر دووبارەیە. باس لە چەند کەسێکی نامۆ دەکات کە چەند هێزێکی شاراوە و جیاوازیان هەیە، لە بەرامبەردا چەند پیاوانێکی ئاینی دژیان دەوەستنەوە. ئەمە چیرۆکێکی زۆر دووبارەیە. من خۆم دەتوانم بڵێم ئێستا دەفیلمی وام دیوە کە باس لە چیرۆکێکی ئاوا دەکات. یەکێکی نامۆیە، ئەوانی تر دێن کە دەیانەوێت لەناو بن، بەڵام لە کۆتاییدا ئەو بۆی بەدەر دەکەوێت کە پلەیەکی بەهێزتری هەیە یاخود توانایەکی زیاتری هەیە، بۆیشە هەوڵ دەدات کە لانی کەم تۆڵە بکاتەوە یاخود مافی خۆی بسەپێنێت و هەوڵ بدات کە مافی خۆی بەدەست بێنێت. یعنی هەر سەرەتا کە بینیم زوو لێ وەڕەزم لەبەر ئەوەی هەستم دەکرد کە ڕووداوەکانی دواتریش بە هەمان شێوەن و دەمزانی کە دواتر چی ڕوودەدات. خاڵیشتری لاوازم بۆ بەدەرکەوت، ئەویش پرفۆرمانس یاخود ئاکتینگی ئەو ئەکتەرانە بوو. طبعاً ئەکتەرەکان زۆربەیان ئەکتەری ناسراون، پێشتر لە زنجیرەی تر بینراون و ڕۆڵەکانیان زۆر جوان بووە، بەڵام لەم زنجیرەیە دەتوان بڵێم تەنانەت ئەکتەرە سەرەکیەکانیش ڕۆڵیان خراپ بوو، ڕۆڵیان زۆر جوان نەبوو. بۆ نمونە کاترین لانگفۆرد کە پێشتر لە زنجیرەی سێزدە هۆکارەکە بینیمان لەبەر سێزدە هۆکارەکە، لەو زنجیرەیە هیچ ڕۆڵێکی وا تایبەتی نەجێڕا کە لە زنجیرەکەی پێشتر بینی بوومان. لە هەمان کاتدا ئەکتەر گوستاف کە ڕۆڵی فلۆکی دەجێڕا لە زنجیرەی ڤایکینگ، لەوێ ڕۆڵێکی زۆر جوانی جێڕا. لەوێ ینی ڕۆڵێکی کاریگەر بوو، وای لێ دەکردی کە خۆش بووێ کارکتەرەکە و هەم ڕۆڵجێڕانەکەشی، بەڵام لێرە هەر ڕۆڵجێڕانێکی وام نەبینی. ئەمەش دووبارە دەگەڕێتەوە بۆ سەر چیرۆکەکە، لەبەرەوەی ئەگەر چیرۆکێکی ناوازە و جوان هەبوایە، بێگومان کە ئەکتەرەکانیش توانایەکی باشیان هەیە، دەیانتوانی شتێکی جوان بگەێنن. بابەتێکی تر بەرهەمهێنانی زنجیرەکە زۆر لاواز بوو، بە تایبەتی لە 5 ئەڵقەی سەرەتا، یعنی خەلەلی زۆری هەبوو. زنجیرەیەک بوو دەتوانم بڵێم وەکو زنجیرە تورکیەکان پێدەچوو کە مەسرەفێکی کەمی لێسەرف کرابێت، ینی لە شێوازی دەرهێنان، شێوازی ستانتەکان، جوڵەی کامێڕاکان و سینەماتۆگرافیەکە هیچ حاڵەتێکی سەرسامکەری تێدا نەبوو. مۆسیقاکە شتێکی وا تایبەت نەبوو کە وات لێ بکات کە بە حەماسەت بکەوی. بەرهەمەکە شتێکی وای لێسەرف نەکرابوو یاخود ماندووبوونێکی وای لێسەرف نەکرابوو کە شتێکی ناوازە دەربچێت. ڕووداوەکان زۆر بە هێواشی بەڕێوە دەچوو. بۆ نمونە لە ئەڵقەی یەکەم تا پێنجەم هیچ ڕووداوێکی وای نەبوو کە بڵێ ئەوە کاریگەریەکی زۆری هەیە یاخود ئەوە ڕووداوێکی سەرنجڕاکێشە یان
ئەوە ڕووداوێکە کە کاریگەری بەسەر داهاتوو چیرۆکەوت دەبێت. زنجیرەکە شتی زیادی زۆر تێدا بوو، پێیسینگەکەی زۆر هێواش بوو، وای دەکردی کە حەزت لێ نەبێت و زوو بێزار ببێت کە نەتەوێت بزانین داخۆ ئاخۆ ڕووداوەکانی دواتر چی ڕوودەدەن. لە ڕووی وتە و لە ڕووی قسەکانەوە پێم وابێ هیچ کۆتێک یاخود هیچ وتەیەک تێدا نەبوو کە جێ سەرنج بێت و بڵێ ئەمەیان کۆتێکی ڕاقیە. دەکرا لانی کەم ئەوە هەندێک وتەی تێدا بێ، بەڵام من خۆم هیچ وتەیەکی بەهێزم بەدی نەکرد لە تەواوی زنجیرەکە. حاڵەتێشتر ڕاستە زنجیرەکە فانتازیایە، بەڵام خەڵک حەز بە فانتازیاش زۆر ناکات. فانتازیایەکە لە ژانرە هەر خۆشەویستەکان یاخود ژانرە هەرە سەرنجڕاکێشەکان بەلای منەوە، بەڵام حەز ناکەم تەواوی زنجیرەکەش فانتازیا بێت. یعنی ئێستا مە گێم ئۆف ترۆنسمان بینی، ئێستاشی لەگەڵ بێت لەوانەیە هەندێک لە بابەتەکان تۆ وای بۆ دەچی کە بەڵێ ئەوەیان دەکرێت ڕاست بێت، تەنانەت ئەگەر ئەژدی هاوشتی باشی لێبێت وای لێ دەکردی کە هەست بکەیت ئەمە ڕاستیە، بەڵام جیهانێکە کە فانتازیا لەگەڵ تێکەڵ بووە. بەڵام ئەوەی تر زیاتر لەوە دەچوو کە جیهانش فانتازیا بێت کەمێک ڕاستی تێدا بێت، یعنی ئەوەی کرست زیاتر فانتازیا تێدا بوو. چەند بابەتێک کە من لێیان تێنەگەیشتم لە زنجیرەکە، یەکێک لەوانە ئێمە وەک گوتمان جیهانەکە جیهانش فانتازیە چەندان قەومی تێدایە کە هێزی بەدەر لە سروشتیان هەیە، بەڵام کە دەمان بینی ئەو پیاوە ئاینیانە هێرش دەکەنە سەریان، کەسمان نەدەبینی ئەو هێزی خۆی بەکاربێنێت. یعنی من نازانم ئەگەر کەسێک تەنها بۆ نمونە هەندێکیان تێدا قۆچیان هەبوو، ئەگەر تەنها ئەو قۆچ و شاخانەیان هەبێت، تەنها ئەوە هێزەکەیان بێت یاخود تەنها ئەوە جیاوازەکەیان بێت، ینی پێم وانیەوە هۆکارێک بێت تا ئەوان هێژ بکەنە سەریان. ئەو هەموو کارکتەرە فانتازی و خەیاڵیە تێدا بوو، جگە لە نیموەی و هەروەها جادوگەرەکان و ئەوانەش ئەوانی تر خەڵکی بەگشتی هیچیان هێزی شتەبەتیان نەوە بگرە شەڕیان بە شمشێر و بە تیرروکەوان دەکرد. خەڵکانێک کە هێزی ناسروشتیان هەیە بەڵام ئەو هێزیان نابینی و بەکار نایەت، ینی ناسروشتی ئەوان لەستی ئەگەر تەنها شکل و شێوە بێت پێم وانی ئەوە هۆکارێک بێت کە وابکات پیاوە ئاینەکان هێرش بکەن سەریان. حاڵەتێکی تر حاڵەتی بەهۆزەکە یاخود ئەو کاتێ ئاشەکە ئاگری گرت بوو بەڵام دواتر گەردەلوولێک پەیدا بوو، ئەمە شتێکی سەیر بوو نەک لەبەر ئەوەی باهۆزەکە چۆن پەیدا بوو، بەڵکو سەیرەکە لەوە بوو تا ئەو کاتە نیموەی تەنها شمشێرەکەی بەکاردەهێنا و دەیزانی کە هێزێکی وای نییە، تەنها یەک هێزی هەبوو ئەویش دارەکانی دەجووران، بەڵام لە ناکاو بینیمە کە نیموە شمشێرەکەی داگرتووە و ئەو باهۆزەی دروست کردووە. ئێمە دەبێت بزانین کە چۆن ئەو هێزەی بۆ دروست بووە، لە هەمان کاتدا چۆن سەرەتا کە ئەو هێزەی بۆ دروست بوو توانی بەو شێوازە گەورەیە هێزەکەی بەکاربێنێت و وابکات کە ئەو کاریگەریە گەورەی هەبێت. حاڵەتێکی تر کە زۆر سەیرە هەردوای ئەو باهۆزە و ئەو گەردەلوولە نیموەی تووشی بێتاقەتی بوو، ئەوە بوو بردیانەوە بۆ ئەو شوێنێک کە فەیەکان لێ بوون یاخود ئەو نامۆیانە لێ بوون. یەک خولەک پێنەچوو بینیما کە ئەو جارە ئارتەر خەریکە دەکەوێت، ئەو جارە نیمەی دەیگرێتەوە، آخر نیمەی تازە بخۆی هیچ هێزی لێبەر نەماوە بوو. ئێستا چۆن وای لێ هات عەکس بووە شتەکە، ئەنی شتەکە زۆر سەیر و پێشتر ئارتەر بریندار بوو، بەڵام برینەکەی خۆ هەست پێ نەکرد تا گەیشتنە ژوورەوە، لە ژوورەوە بۆ بالعەکس بووە. حاڵەتێکی تر لە ئەقەی کۆتایی و ئاخر حاڵەتی زنجیرەکە بوو، چەندە ئەو حاڵەتەیان تۆزێک دەتوانم بڵێم باش بوو لە چاو ئەڵقەکانی پێشتر، وەکو پرۆدەکشن و وەکو بەرهەمهێنان و لە هەمان کاتدا ئاکتینگ و هەرچیرۆکەشی تا ئاستێک باشتر بوو، بەڵام ئەوەی ئایریس کردی چۆن ئاوا بە ئاسانی لێگەڕان بیکات و لە هەمان کاتدا سێ دەتوان بڵێم جادوگەر لەوێ بوون وازیان لە هینا بوو تاکو ئەو کارەکەی خۆ بەتاوی کرد و لە دەستیشان ڕزگاری بوو. کارکتەرەکان بەگشتی ئەوانەی سەرەکی و ئەوانەش کە لاوەچی بوون نەڕۆڵێکی وایان جێران نەچی ڕۆکەیان ئەوەندە بەهێز بوو، جگە لە یەک دوو کارکتەر لەوانە گرین نایت کە ڕۆڵەکەی و هەروەها شێواز ڕۆڵجێرانەکەشی تا ئاستێک جوان و باش بوو و چیرۆکەشی تا ئاستێک جوان بوو. لە هەمان کاتدا ویپینگ مانک چیرۆکی ئەویش بە هەمان شێوە جوان بوو تا ئاستێک باش بوو، بە تایبەت لە کۆتاییەکەی تویستێکی جوانی تێدا بوو کە دەتوانم بڵێم تاکە تویست و تاکە شتی سەرنجڕاکێش و شتی جیاواز بوو لەبارەی زنجیرەکەوە. حاڵەتێکی تری خراپ نێتفلێکس، دووبارە زنجیرەکان نێتفلێکس تێکیان داوە. طبعاً زنجیرەی نێتفلێکس زنجیرەی باشی هەیە، لەوانە دارک یەکێک لە هەرە باشترین زنجیرەکانە، زنجیرەی سترێنجەر ثینگز بە هەمان شێوە زنجیرەیەکی زۆر نایەب و تایبەتە، بەڵام نێتفلێکس دەتوانم بڵێم لە 100 زنجیرەی تاکو زنجیرەیەکی دەردەچێت، جیاواز لە HBO ئەمازۆن و ئەپڵ و کۆمپانیاکانی تر بە تایبەت HBO ئەمازۆن زنجیرەی کەم دەردەکەن، بابەتی کەمیان هەیە بەڵام هەمویان بەقووەتن. دەبینی بۆ نمونە HBO وێست وۆرلی هەیە، گەیم ئۆف ترۆنسی هەیە، چرنۆبڵی هەیە. نێتفلێکس
زۆر کەم وایە زنجیرەیەکی سەرنجڕاکێش دەربچێت، زنجیرەیەک بێت کە بەجددی هەست بکەیت کە خەرجی تێدا کراوە. لە هەمان کاتدا نێتفلێکس وەکو ئیشی هەمیشەی خۆی دەبێت ئەوەی هەر تێدا بێت. هەروەها لەوە دەچێت کە نێتفلێکس هێشتا خۆی یەکلا نەکردبێتەوە کە چ نافسێک یاخود چ زنجیرەیەشتر لە بەرامبەر گێم ئۆف ترۆنسی HBO بەرهەم دەهێنێت. سەرەتا کە ویچەر ڕاگەیەنرا زنجیرەی ویچەر، گوتیان ئەمە لە جیاتی گێم ئۆف ترۆنسە نێتفلێکس وەکو وەرکابەرێک بۆ گێم ئۆف ترۆنس بەرهەمی هێناوە. پێم باشتر بوو لە زنجیرەی کەرست، بەڵام ئەو زنجیرەی ناوازەیەش نەبوو کە لە گێم ئۆف ترۆنسمان بینیوە، بگرە زنجیری زۆر لەوە باشتریش هەن کە تەنانەت لە نێتفلێکسیش هەن. کە کەرست هات وام هەست دەکرد کە لەوانەیە کەرست ئەو جارە هەڵەکانی ویچەر دووبارە نەکاتەوە، بەڵکو زیاتر بەرەوپێشی بات. زۆر خراپتر بوو لە ویچەر، پێم وایە ویچەر زۆر باشترە لە کەرست. هۆکارەکەشی ئەوەیە کە پێ دەچێت نێتفلێکس خۆی یەکلا نەکردبێتەوە خەرجیەکەی بۆ شێ دابین دەکات یاخود چ زنجیرەیەک تەرکیزی تەواوی دەخاتە سەر، بەڵام دەتوانین بڵێن هەندێک خاڵی بەهێزی هەبوو یاخود هەندێک هۆکار هەبوون کە وای کرد خەڵک سەیریان بکات. هۆکاری یەکەم و سەرەکی بەڕای خۆم ئەوەیە کە ئەکتەری ناسراو بوون، بەتایبەت کاترین لانگفۆرد هەروەها گوستاف هاندێکی زۆریان بەلای خۆیانەوە ڕاکێشا، بۆیەشە خەڵکانێکی زۆر ویستیان کە لە ڕۆلی زنجیرەی کەرست بیان بینن. خۆم بێهیوا بووم لە ڕۆڵجێرانی ئەوان لە چیرۆکەی ئەوان، یعنی بەڕاستی حەزم دەکرد کات چیرۆکێکی ناوازەتریان پێ بدرێت تاکو بتوان ئەوانیش توانای خۆیان لە شتێکی بەهێز سەر بکەن. ئەمە یەکێک لە هۆکارەکان بوو کە وای کرد زنجیرەکە بینەرێکی باشی هەبێت تا ئێستا، لەگەڵ ئەوەی بینەرەکان بەگشتی ڕێتینگێکی باشی پێنادەن، بەڵام بینەری هەیە. حاڵەتی دووەم حاڵەتی فانتازیایە. لە کوردستان پێدەچێت زیاتر هۆکاری یەکەمی کە بینەری هەیە ئەو زنجیرەیە، زیاتر ئەکتەرەکانن، بەڵام لە جیهان فانتازیا بینەرێکی زۆری هەیە، خوێنەرێکی زۆری هەیە لە کتێبەکان، هاندەرێکی زۆری هەیە بەگشتی فانتازیا. زۆر دەبیستومە کە کتێبی فانتازی کوردیمان هەیە، تەواو جیاوازە لەوەی کە لە جیهاندا دەنووسرێن کە جۆرج مارتن و جێکی ڕۆلینگ و ئەوانە دەیان نووسن. زۆر جیاوازە ئەوەی خۆمان هەر دەتوان بڵێن فانتازیایەکی کلاسیکی زۆر کۆنا. بۆیشە بە پەرۆشم هیوادارم کە ئەو زنجیرەیە ببێتە هۆکارێک تا خەڵکی ئێمە زیاتر لەگەڵ فانتازیان نوێیەکە ڕابێن. ئەگەرچی زنجیرەکەش پێم وایە هاندەرێکی وا پەیدا ناکات، بەڵام ئەوانەی لانێکە ئەوانە بەدڵیان بوو هیوادارم وای لێبێت کە زیاتر تێکەڵی فانتازیان نوێیەکە بن. هۆکارێشتریش بێگومان ئەوەیە کە زنجیرەکە لە کتێب وەرگیراوە، هەر زنجیرەیەکە لە کتێبێکە وەردەگیریت یاخود سەرچاوی لە کتێبێکەوە وەرگیراوە، بینەرێکی باشی دەبێت لەبەر ئەوەی بەتایبەت ئەوانەی کتێبەکەیان خوێندوتەوە بپەرۆشن تاکو کتێبەکە بە شێوازی ڤیژواڵ و بە شێوازی وێنەی ببینن. دوایین شت کە دەتوانم بڵێم تا ئاستێک حاڵەتێکی پۆزتیڤ بوو ئەویش کۆتایی زنجیرەکە بوو، کۆتایی وەرزی یەکەم بوو، بەتایبەتیش کۆتا 20 دقەی وەرزی یەکەم و ئەڵقەی دەیەمی وەرزەکە. کۆتاییەک بولانی کەم پێدەچوو، پرۆدەکشنەکە کەمێک خۆی پێوەماندی کرابێت و ئاکتینگەکەی تا ئاستێک باش بوو، چیرۆکەکەی بڕەک تا ئاستێک باش بوو، بۆیە کۆتاییەکەی دەتوانم بڵێم ناڵێم زۆر باش بوو، باش بوو تا ئاستی باشە. بەلەوەی سەری زنجیرەکە بکەم بینیم لە ڕوتن تمەیتۆ ڕێژەیەکی بەرز بە زنجیرەکە دراوە، بۆیە تەوقعی گەورەم هەبوو. بەڵام دواتر سەری IMDb کرد لەوێ بینیم کە تەنها 5 یاخود 6 بە زنجیرەکە دراوە. کە سەیری زنجیرەکەم کرد هەستم کرد کە ئەوەی IMDb ڕاسترابوو. خۆم زۆر باوەڕم بە ڕێتینگ و ئەوان نەماوە، بەتایبەتی دوای گێم ئۆف ترۆنس کە ڕێتینگەکانم بینی زانیم کە ئەوەی IMDb زۆر ڕاسترە. بە قەناعەتی خۆم زنجیرەکە شایانی 5.5 یاخود ئاخر زۆری 6ە، لە 6 زیاتری پێنادەم. ئەو 6ش تەنها لەبەر ئەوەی کۆتاییەکەی تا ئاستێک باش بوو. هیوادارم زنجیرەکە وەرزی دومی باشتر بکرێت. بێگومان کە بڵاو دەکرێتەوە سەیری ئەڵقەکانی سەرەتای دەکەم. ئەگەر بزانم باشتر کراوە تا کۆتایی دەڕۆم، بەڵام ئەگەر بزانم باش نەکراوە تەنها 1-2 ئەڵقەی سەیر دەکەم و ئیتر لەو باوەڕدانیم سەیری زنجیرەکە بکەم. ئەمە پێداچوونەوەی وەرزی یەکەمی زنجیرەی کەرست یاخود نەفرەت لێکراو بوو. ئێوەش لە کۆمنت ڕای خۆتان دەربڕن لەسەر زنجیرەکە، ئاخۆ ئێوەش وەکو من زنجیرەکەتان بەدڵ نەبووە. سبسکرایبی کەناڵەکەش بکەن، بیرتان نەچێت تاکو ئاگاداری هەر ڕیڤیۆک پێداچوونەوەیەکتر بن کە لە داهاتوو بڵاوی دەکەینەوە. لەگەڵ هاوڕەکانشتان شێری بکەن تا ئەوانیش سوود لە بابەتەکانمان ببینن. هەروەها لە سۆشیال میدیاش فۆلۆم بکەن لە ئینستاگرام و فەیسبوک و تویتەر تا لەوێش ئاگاداری نوێترین بابەت و پێشهاتەکان بن کە لەبارەی زنجیرە و فیلم و کتێب بڵاویان دەکەینەوە. من ئوسامە ئەحمەدم، سوپاس کە لەگەڵم بوون.